بەدوای بە دوواداچوونێکی کەناڵی بادیناسە و گوندی کەونەبەک لەبارەی بێئاوی لە گوندەکەیان توانرا لە کۆتاییدا کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت بە هەمەنگی دانیشتوانی گوند لەگەڵ حکوومەتی بیرێکی ئاویان بۆ لێ بدرێت. کێشە ئاوێ ئەوە بیرێکی دیمانە بوو لەو لای نەما بۆ حیوان لێدرا تقریبا 50 مال ئاو لە بۆی دەهادرێ ئەوی نەما و ئێستا بێ ئاوین 50 مال ئاومان نییە و ئەو بیرەوە ئەو بیرەمان لێدا ئێستا ئیشەڵا ئەوە 6 مال ئیشەڵا بە ئاو یعنی بێ ئاو ئێستا ئاو لە بۆ چاک زۆر باش دەبیشە. هاوڵاتیانی ئەم گوندەیە خۆشحاڵن حکوومەت بەدەم داواکاریەکانیان هاتووە و سوپاسی کەناڵی بادیناساتیش دەکەن توانی لە چارەسەرێکی بۆ کێشە بدۆزتەوە. دەستانی دەکەم کورتێکتان چاکە دەربارەی ئەوەی کە گوندە بێ ئاوەڕات لەمێژە ڕاستی بەڵام کەسێک بەهانامەوە نەهات ناچارم خەڵکەکە بەخۆی هاتەوە لە ڕاستە خۆی بێشان کرد پارەیان خرکە بۆ ئەوەی بخۆم بیرەکە لێ بدەین بەڕاست و گوندی کەەوە سەر بە قەزاردەش خوشحال و خۆحالی خۆمان و سپاش ستایشی خۆمان ئاراستەی کەناڵی بادیناسات دەکەین بەڕاستی کە توانێت دەنگی ئێمە بگەینێت بە لایەنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیداریش تا ئێستا تەقسیرێکیان بۆ نەکردووە موافقەی ئیجازەیش دەکرێت ئینشاءالله لە دوودا خەریکی ئەو بیرەین لە سای کەناڵی ئێوە ڕاستی لە پەیوەندیدار ئاگادار کرایەوە وەکو ئاگاریەک بۆ ئێمەش تقریبا 56 هەفتان مال یعنی ڕزگاریان بێ ئاوی بەڕاستی کەناڵینگۆ تا کەناڵێکە کەوا بڵێن کوردستان بەگنگی بەسەردانی هەموو خەڵکێکیش دەکات با بڵێن فەقیر و هەر ڕاستە ئەوە ماوەیە کە ئەمە تووشی بێ ئاوی بووین ئەم بیرە لێ درراوە ئیشێکی باشە بەڕاستی کە ئەم دیرە هەتاکو ئەم شەو ئاومان کڕیوە نزیکەی هەتاکو 400,000 بە ئاو داوە نەکو تەنانەت بەس ئێمە خەڵکان ئەم خەڵکانەی لەسەر ئەم خەتەنە زۆر ئاویان کڕیوە بەڵام ئەم بیرە ئەگەر بێت و ئاوی دەربچێت زۆر خەرکانی دیش ئیسیفادەی لێ دەکەن نەتەنانە ماڵ هەفتەی ماڵ ئیسیفادە لێ دەکات لەوانەیە خەرکانی دیش ئیسیفادەی لاوە بکاتن. دانیشتوانی ئەم گوندەیە خۆشحاڵن کە کێشان چارەسەر کرا سوپاس گوزاری کەناڵی بادیناسات دەکەن توانیتی دەنگی دانیشتوانی ئەم گوندەیە بێنێتە بەلایەنی پەیوەندیدار.